هاتوون بۆ لای وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. نوێنەری 12 گوندی سنووری قەزای سەی سادقن. بە هاوڵەتی قایمقامی قەزاکە لە گفتوگۆیەکی درێژخایەندا باسی خراپی دۆخی ڕێگای سەرەکی گوندەکانیان گەیاندە وەزیر. سەرجانی جەنابی وەزیری ئاوەدانکردنەوە کاکدانەمان کرد بەڕێوەبەری ئاوەدانکردنەوە و چاکردنەوەی سلێمانی جێرا حزوریان هەبوو. بەڕاستی ئەمە شایەتی بۆ دەین کاکدانا بەڕاستی بە حزوری خۆمان هیمەتێکی باشی کە لەگەڵ کاگاواتی شێخ جەناب لەگەڵ کاک ماکوانی مدیری عامی بەنقەکانی هەرێمی کوردستان بە تەلەفۆنی قسەی لەگەڵە کردن جوهدێکی تەواوی کرد. پێشتر لە ڕۆژەکانی دەستپێکی ئەم مانگەدا دانیشتوانی ئەو 12 گوندە بە ئامانجی خێرتاوکردنی ڕێگا سەرەکیەکەیان خۆپیشاندانێکیان ئەنجامدا و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی سەی سادق پارێزگای هەڵەبجەیان داخست. ئێمە ساڵی 2011 ئەم جادە قیرێکی زۆر باش بوو، بەڵام کاتێک ئەو پرۆژەی جووتسایدی هەڵەبجە سەیسایق دەرچوو تعود بۆ کۆمپانیا پڕکرابەوە کە ئەگەر بەهۆی ئەو جادەوە بەکارهێنانی ئەم جادە ئەو دروستکردنی ئەو جادەوە ئەم جادە تێک بچێت بەهۆی ئەو سیارە باڵەگرانەوە ئەم جادەمان بۆ چاککردن دوای کۆمپانیاکە نەیتوانی جادەکە چاک بکاتەوە. حکوومەت بودجەیەکی بۆ تەرخان کرد بە بڕی 750 ملیۆن دینار، بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ڕێگای سەرەکی ئەم گوندانە نزیکەی 2 ساڵە هەڵکەندراوە و کۆمپانیای جێبەجێکار جێهێشتووە. وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنیش ڕای دەگەێنێت هەوڵی تەواو دەدەن بەر لە هاتنی وەرزی بارانبارین پرۆژەکە بخەنە بواری جێبەجێکردنەوە. پێشتر بەڵێنمان پێدابوون کەمایان چاک بکەینەوە بەداخەوە بەهۆی دروستبوونی هەندێک گرفتی دارایی نەتوانرات ساڵی پاروایان چاکین. خۆشبەختانە ئێستا دوای ئەوەی کە ڕێکارە پێویستەکان گیرایە بەر ئیشەڵڵا پێش وەرزی بارانبارینی داهاتوو پێش وەرزی زستان ڕێگای ئەو 12 گوندە چارەسەرەکرێت و چاکەکرێتەوە بۆ شێوەی کە لە خزمەتی هاوڵاتیان هەبێ. لە 25 نوێی ساڵی 2021ەوە ڕێگای گوندی ناوگردان ئاوای حاجی قادری مارێ کە سەی سادق و پارێزگای هەڵەبجە پێکەوە دەبەستێتەوە هەڵکەندراوە کە درێژەکەی 2 کیلۆمەتر و 168 مەترە و تێچۆکەی نزیکەی 700 ملیۆن دینارە. تا ئێستا کارکردن تێیدا ڕاگیراوە و ئەوەش گرفتی بۆ گوندنشینان و جوتیارانی سنوورەکە دروست کردووە. ڕزگار جەبار کێنێ سلێمانی.